سڵاتان لەبێتەوە و کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەیەکی دیکە دیدار و ڕاوەوە هاتووینەتەوە خزمەتتان لە ئاڵلقەیەم هەفتەیە بەرنامەکەماندا بە بۆنێ ڕۆژی یەک یایار ڕۆژی جیهانی چینی کرێکارەوە بینەری وتوێژێک دەبن لەگەڵ بەڕێز کاک عەبدوڵڵا سلێمان واتە مەشخەڵ نووسەر و ئەدیب و چالاک لە بواری هونەر و ئەدەبیاتی کرێکاریدا کە تیادا چەند پرسیار سەبارەت بەلایەنە جۆرەوجۆرەکانی هونەر و ئەدەبیاتی کرێکاری و کارەکانی بەڕێزیان ئەو پرسیارانە ئاراستەیان دەکەین هیوادارین کاتتان هەبێت تا بە کۆتایی ئەم بەرنامەیە بینەرمان بن ناو بڕێک ببینین دینەوە خزمەت. بەڵێ کاک عەبدوڵڵامان لەگەڵا کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێ زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. سڵاو لە ئێوەش زۆر سپاس. بەڵێ کاک عەبدوڵڵا پێم خۆشە سەرەتا بپرسم پێ ناسەی بەڕێستان چییە بۆ ڕۆژی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار بەگشتی و دەکرێت بڵێن ڕەنگزانەوەی ئەم ڕۆژە لە شار و ئەدەبیاتی کوردی چۆن بووە؟ یەکی ئایار ئەگەر پێناسە بکرێت دەبێت لە سیاقی ناوەڕۆکە مێژوویەکەی و ناوەڕۆکە مێژووی و چینایەتیەکەیەوە پێناسە بکرێت. واتە یەکی ئایار ڕووداوێک بووە کە لە چوارچێوەی ململانەی نێوان کار و سەرمایە هاتوتە بوون. ئەو ڕۆژە کە بەهۆی هاوپشتی و هاوخەباتیەوە گەیشتۆتە هەموو کوچە و کەناریشی ئەم سەرزەویە ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی کرێکارانە. واتە یەکی ئایار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینی کرێکارە لە دژی نیزامی سەرمایەداری، ڕۆژی یەکگرتن و یەکبوونی کرێکارانە، ڕۆژی یەکخستنی ڕیزەکانی چینی کرێکارە بۆ بەدەستهێنانی مافەکانیان و بۆ ئاڵوگۆڕکردن لە بنەماکان بە ئاڵوگۆڕکردن لە سیستمی چەوسێنەری سەرمایەداری و ئاراستەکردنی تەواوی ژیان و کۆمەلگە بەرەو دنیایەکی ئازاد و یەکسان. یەکی ئایار ڕەمزێکە لەم ڕۆدا بۆتە ڕەمزی یەکپارچەی، ڕەمزی بەرەو یەکپارچەی، ڕەمزی بەرەو یەکبوون، ڕۆژی لێک هەڵپێکانی تەواوی هێزی کۆمەڵایەتی چینی کرێکار دژ بە سەرمایەداری. ئەم ڕۆژە یەکی ئایارە دیارە لە زۆربەی زۆری ئەدەبیاتی وڵاتانی جیهاندا ڕنگدانەوەی خۆی بووە. ئەگەر تەماشای ئەدەبیاتی ئینگلیزی بکەین ئەوە دەبینین، ئەگەر تەماشای ئەدەبیاتی عەرەبی و فارسی و تورکی و کوردیش. ئەگەر ئێمە قسە لەسەر ئەدەبیاتی کوردی بکەین، لەسەر ئەدەبی کوردی بکەین، دەبینین ئەم ڕۆژە بەهۆی کۆمەڵی فاکتەرەوە، ئەن کۆمەڵی فاکتۆری مۆزوعیەوە توانیوێتی جێپێی خۆی یا جێدەستی خۆی لەناو ئەدەبیات و بەتایبەتیش لەناو شعری کرێکاریدا بکاتەوە. چونکە ئێمە ئەگەر تەنها باسی شعر بکەین دەبێت بیرمان نەچێت هەم لە ڕوانگەی تەمسیلەوە، هەم لە چیرۆک وەکو ژانێک لە ژانرەکانی ئەداب، هەم لە شانۆ وەکو ژانێک لە ژانرەکانی ئەدەب و هونەر ڕنگدانەوەی هەبووە، بەڵام شعر لێرەدا پشکی شێری بەرکەوتووە. ئەو هەلو مەرجانە کە تا دەبێتە هۆی ئەوەی کە یەکی ئایار وەک ڕۆژی جیهانی چینی کرێکار لە ئەدەبدا ڕنگ بداتەوە، مەسەڵەن دۆخی سیاسی و ئابووری کۆمەلگا، ئەم دۆخە لە چه ئاستێکایە، ئاگایی سیاسی و چینایەتی و چینی کرێکار لە چه ئاستێکدایە، پشتیوانی ئەحزابە سیاسیەکان بۆ یەکی ئایار چۆن و لە چه ئاستێکدایە، شێواسی بەرخوردی دەسەڵات و حکوومەت لە بۆ یەکی ئایار چۆنە و لە چ شێوەیەکە. هەموو ئەمانە ڕۆڵ دەگێڕن یا دەور دەبینن لەوەی کە چۆن ئەم ڕۆژە ببێتە هۆی مادە یا ببێتە ناوەڕۆژی دقا ئەدەبی و کۆمەڵایەتیەکان. چینی کرێکار لە سەرەی ڕابردوودا ئەتوانین بڵین لە 100 ساڵی ڕابردوودا لە ئەدەبیاتی کوردی درێخی نەکردووە لە باسکردنی ئەم ڕۆژە، لە هێنانە بەرچاوی ئەم ڕۆژە بۆ بەردەم چینی کرێکاری کوردستان، لە باسکردن لە بایەخی سیاسی چینایەتی ئەم ڕۆژە. دەبینین مەسەڵەن هەر لە زەینەب خان کە یەکەمین شاعیرە کووردە لە ساڵی 1924 یەکەمین شعری بۆ ئایار نووسیوە، کە من بە بڕوای من لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا یەکەمین شاعیرە کە شعری بۆ یەکی ئایار نووسیوە. عوسمانی عوزێریمان هەیە شعری بۆ یەکی ئایار نووسیوە، گۆرانی شاعیرمان هەیە شعری بۆ یەکی ئایار نووسیوە، دڵزاری شاعیرمان هەیە کە چەندین سرود و شعری بۆ یەکی ئایار نووسیوە، مەلا عەبدوڕەحمان زەنگەنی بەشدراومان هەیە
دواتر ئەگەر بینە ئەم سەردەمەی دواتریش ئەبینین بە تایبەتی لە 40 ساڵی ڕابردوودا کۆمەڵی دەنگی تازە دەنگی ڕادیکاڵ و شۆڕژگەڕانە هاتنە مەیدان کە بەڕاستی ڕۆڵیان هەبوو لە بەرجەستەکردنەوەی ئەم ڕۆژە وەکو مصلحی شێخ الئیسلامی ڕێبوار وەکو سلێمانی قاسمیانی ئەحمەدی بازگێر بەندا زۆر شاعری تر کە ڕۆڵیان هەبووە لەو ڕۆژەیە بۆیە ڕنگدانەوەکە پێیوەست بۆ هۆکارە مۆزوعیانەوە کە باسمان کرد تا حدێکیش ئەتوانم بڵێم ئەدەبیاتی کوردی نامۆ نییە بە یەشی ئەیار و یەشی ئەیار لە لاپەڕەکانی مێژووی ئەدەبیاتی کوردیدا جێگا و شوێنی خۆی هەیە. بەڵێ هەر لە درێژەی قسەکانی خۆشتانە کاک مەشغەڵ وەکو باسی ئەدەبیاتی کوردیتان کرد گرنگی ڕۆژی یەکیایە لە ئەدەبیاتی کوردیدا ئاوەڕی پێویستی لێدراوەتەوە ئایا بووە سەرچاوە و ئیلهام بۆ شکڵگرتنی ژانرێت لەم ئەدەبیاتەدا؟ وەک ئیشارەم پێدا پێشتر ئاوری لێدراوەتەوە بەڵێ بەڵام ئەوەی کە بوو بێتە هۆی لە دایکبوونی ژانرێکی تر پایەکە لە پایەکانی بەڵام نەکبووی چونکە ئەوەی کە دەبێتە هۆی ئەوەی ژانرێکی ئەدەبی یان بەشێکی ئەدەبی بەهێز کارگەری بێتە مەیدان بە بڕوای من پێویستە بە ململانی کار و سەرمایە چێشی نێوان کرێکار و بۆژوازی واتە ململانی چینایەتی هاندەر و فاکتەر و بنەمای سەرەکی دروستبوونی ژانرێکی ئەدەبی کرێکاریە ئەدەبی کرێکاریە وەک لە ئەوەی تەناکە ڕۆژێک یاخود بۆنێت یاخود ڕووداوێت دیارە ڕووداوەکە بایەخی سیاسی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ژانرێک دروست دەکات بە بڕوای من ململانەی چینایەتیە خەباتی چینایەتی دەبێت هاوڵ من خەباتی چینایەتی لە ئەدەبدا سەرشیە میحوەرە تەوەرەی ئەساسیە بۆ یەکە لاپەڕەکانی مێژوو هەڵبدەینەوە دەبینین بەدەیان دەق و شعر و شان و چیرۆک و شتی وەلوواوەتەمان بینی و دەشبینین گرنگە زۆریش گرنگە بۆی بتوانرێت لە ململانەی نێوان کار و سەرمایە ژانرێکی ئەدەبی بەهێز بێتە مەیدان ئامادەی چینی کرێکارە واتە چینی کرێکار لەو کۆمەلگایدا چەند لە پێشە چەند توانیوێتی هەنگای جددی بنێتە پێشەوە چەند توانیوێتی لە ململانەکانی لەگەڵ بۆژوازیدا سەرکەوتن بەدەست بهێنێ ئەم سەرکەوتن بەدەستهێنانە واتە ئامادەی چینی کرێکار لە ململانەی نێوان کار و سەرمایە وا دەکات کە نووسەرەکانی چینی کرێکار شاعیرەکانی چینی کرێکار بێن پەرە بە ئەدەبەکەیان بدەن چونکە ئەدەبی سەنگەرێکە لە سەنگەرەکانی و خەباتە ئەگەر کرێکار لە ڕێگەی مانگرتن و خۆپیشاندان و لە ڕێگەی ململانیەوە ئەم دەستکەوتانە بەدەست دێنن ئەم سەنگەری تریشمان هەیە کە سەنگەری ئەدەبەکە نووسەرەکانیان شەوق و خڕ و خۆشیک دەدەن بۆ خەباتە وە پشتیوانی خۆیان دەڵدەبن وە پشتیوانی کۆمەلگە بەدەست دێنن بۆ ململانەیە بۆ ئەو خەباتی چینی کرێکارە بۆیە گرنگە ئێمە کە باس لەوەی کە ژانرێک دەکەین دەبێ بڕین لە سیاقی ململانی نێوان کار و سەرمایە ئەو ژانرێ دەتوانێت گەشە بکات بەرەو پێش بچێت واتە چەند چینی کرێکار ئامادەی هەبێ ئەدەبەکەشی ئامادەی هەیە بەرەو پێش دەچێت چەندێکیش چینی کرێکار لە پاشەکشێدا بێ سەرکوت کرابێ خەفە کرابێ ئەدەبەکەشی بێتەنگتر بوو بێڕەنگتر و لاوازتر و بێتوانەتر هاتووەتە مەیدان. بەڵێ زۆر سپاس کاک مەشغەڵ با بچینە سەر باشی ئەدەبیاتی کرێکاری یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئەدەبی کرێکاری گەڕانەوەی بۆ ئینسان ئەمە یعنی چی بەڕێستان چۆن شرۆڤێ دەکەن؟ یەکێک لە بنامەکانی ئەدەبی کرێکاری بڵێ ڕاستە گەڕانەوەی بۆ ئینسان گەڕانەوە بۆ ئینسان واتە دەبێت ئینسان ببێتە چەق لە دەختی ئەدەبی واتە ئینسان لە ئیشە هونەری ئەدەبیەکاندا تەوەری ئەساسی بێت ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین ئەمڕۆ هەرچی کارەسات و تراژیدیا و ڕووداوی ناخۆش هەیە بەداخەوە لە ڕێگەی ئینسان بەسەر ئینسانی دەهێنێت واتە ئینسان وکو هۆشمەندێکی باڵا جگەل لەوەی کا تووشی دەیاها کارەسات بووە هەر لەسەر دەستی هۆشمەندی باڵای ترەوە لەسەر دەستی ئینسانی ترەوە تووشی چەسانەوە و تووشی ستەم بۆتەوە ئێمە بۆی بمانەوێ دو ڕۆژێکی ڕووناکمان هەبێت بۆی بتوانین ئاراستی کۆمەلگە بەر ئەو دو ڕۆژە ڕووناکە بەرین پێویستمان بۆ هەیە بچینەوە بەسەر ئینسان چونکە ڕووداوە ئینسان کارە ساتەکان و کارەساتەکە بەسەر ئینسانە تون کۆمەڵی کارەساتی مرۆیی هەن و کۆمەڵی کارەساتی ژینگەیش هەن ئێمە قسە لەسەر کارە ژینگەیەکان ناکەین دەستا بەڵام کارەساتە مرۆیەکان جنگ ئاوارەیی کوشتن بڕین زیندانی ئەعدام چی ناودنی ناوبنی هەموو ئەمان ڕیسکە هەموو ئەمانە ئینسان بەسەر ئینسانی داهێناوە
کۆمەڵ یاسای بۆ دروست کردووە کۆمەلگەیشی بۆ لە چوارچێوە داوە یاسای بۆ داڕشتووە نووسەر و قەڵەمی بۆ بەکرێ گرتووە دادگای بۆ داناوە لەشکر و سوپا و بەسیج و ئەمن و ئیطلاعات و ئاسایشی بۆ داناوە هەموو ئەمانی دانەوە بۆی بتوانێت ئینسان سەرکوت بکات ئینسان بکات بۆی سرمایەکەی کاڵەکە بکات بۆی بکات بە مەرامانی کە خۆی هێنی بەڵام ئێمە ئەگەرمانی و دنیایشی ترمان هەبێت دنیایەک بێت سەوسانەوەی ئینسان بۆ ئینسان نامێنێت دنیای بێت خاڵی لەستەم و چەسانەوە ئەو دنیایی کە هەموو چینی کرێکار و ئێمە و ئێوەش خەونی پێوە دەبینین کە سوسیالیزمە پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ ئینسان و ئەو ستەمە لەسەر ئینسان نەهێڵین و دەخەکانمان و بەرهەمە ئەدەبی و ئیشە هونەریەکانمان لەسەر ئەمە ئیش بکات گەڕانەوە بۆ ئینسان گەڕانەوە بۆ ئەم ئیشە چینایەتێک گرنگە لە ئەدەب و هونەرە. بەڵێ زۆر سپاس کاک مەشخاڵ. کاک مەشخاڵ نووسەر و شاعر یان هۆنەرمەند بۆ ئەوەی داهێنەر بێ و بتوانێت بە جوانترین شێوە گزارش لە جیهانبینی چینایەتی خۆی بکات دەبێ ئازاد بێ کەسێک کە لە بواری هۆنەر و ئەدەبیاتی کرێکاریدا کار دەکات کەسێکی لە چوارچێرە دراوە یان خاوەنی ئەو ئازادی هەیە. نووسەری ئازاد ئێمە کە باسی ئازادی دەکەین دەبێ مەبەستەکەمان ڕوون بکەینەوە چونکە ئازادی بەڕاستی زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵگە باسی ئازادی دەکەن نووسەر بۆی ئازاد بێ ئێمە گەل لە ڕوانگە چینایەتێکەوە باسی بکەین کاڵە ناوڕۆکە چینایەتێکەوە واتە ئێمە پێشفەرزە سەرەوە ڕێککەوتوین کە مەبەستمان لە ڕوانگەی کرێکاریشی وشیارەوە کە دەڵین ئازاد بەمانای ئازاد لە تەوهماتی بۆژوازی بەمانای ئازاد لە کاریگەریەکانی بۆژوازی و ئەدەبیاتی بۆژوازی تەوهماتی بۆژوازی هونەر و نووسینی بۆژوازی ئازاد لە هەموو ئەو کاریگەریانی کە دنیای بۆژوازی بەسەر نووسەریا دەگەنێ تۆ دەبێت ئەلەمانەدا نابێت ناڵم هیچ کاریگەریشی نیە کاریگەریە بەڵام کاتێک کە تۆ بەرخۆت لەگەڵ دەقدا دەکەی کە باس لە دنیای سوسیالیزم دەکەی دەتەوێت سوسیالیزم بەدیبێنی نابێت لە ژێر کارتێکردن و کاریگەری کە کاریگەریانی بۆژوازیەوە دەست بۆ قەڵەمبەری کەوت برد ئیتر تۆ شوناسەکەی تۆ لەگەڵی بەردەکەوێت شوناسەکەی تۆ ڕوون نابێت بۆی کە شوناسەکە شوناسیشی ئیشتراکی سوسیالیستی مارکسی دەبێت تۆ لە دەروی ئەم تەوهماتانەوە بێ لە دنیای چینی کرێکارەوە لە دنیای خەبات و ململانی چینی کرێکارەوە پێنووسەکەت یا قەڵەمەکەت بگریتە دەست یا دەست بۆ کارە هونەریەکانت بەری و لەوێشەوە ئیشەکانت بەرهەمەکان پێشش بە کۆمەڵگە بکەیت و ئەمەش نابێت هۆی ئەوەی کەوا بڵین لەبەر ئەوەی تۆ سەر بە ململانی نێوان کار و سەرمایە کەواتە تو سەر بە یاسایشی تایبەتیت یا سەر بە چوارچێوەیەکی تایبەتیت و ئازاد بیت نابە پێچوانەوە ئەمە هیچ ڕێگریەک لە ئازادی ناکات وەکولێنین پێ لە سەردا دەگرێت وا بەسبوون بە بزوتنەوەی کۆمەنیستی کرێکاریەوە ئەو پڕی ئازاد بوونە ئێمە دەبێت لێرەوە مرۆڤ ئازاد بکەین نەوەک لە تەوهماتی مەذهبیەوە نەوەک لە تەوهماتی ناسیۆنالیستیەوە نەوەک لە تەوهماتی نیۆلیبرالیەوە تەوهماتی بۆژوازیەوە بین قسە لەسەر ئازادی بکەین ئازادبوونی ئێمە بەمانای ئازادبوون و دەست ئاوڵەبوونمانە لە خەباتکردن دژ بە بۆژوازی ئازادبوونی ئێمە و نووسەر بەمانای ئازادبوونی ئێمەیە لە دەستبردن بوو هەموو ئامڕازێک بۆی بتوانین خەباتی کرێکار بەرینە پێشەوە دەستبردنە بوو هەموو هۆکارێک بۆی بتوانین دەنگی خۆمان بگەین بە کۆمەلگا و بۆی بتوانین کۆمەلگا لەم چوارچێوەی کە ئێستا سەقامگیر بووە ئاڵگۆڕی بەسەر دابیهێنین و چوارچێوە و سیستم و بنەماکانی هەموو کۆمەلگە بگۆڕین و دنیایەک بنیاد بنین کە دنیای بێ خاڵی لە چەسانەوە. بەڵێ کاک مەشخەڵ پرسیارەکە منیش هەر لە قسەکانی خۆتانە ئەدەبی کرێکاری جگەل لەوەی سەرسەختانە دژی پایەکانی کۆمەلگای بورژوازی دەوەستێتەوە و دەجەنگێ لە هەمان کاتیشدا تێتە کوشێ بە ڕەخنەی جدی لەو پایە و دەرهاویشتەکانی ڕووی ئەو دنیا بێشنایەتە نیشان بدات کە ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی هەوێنیەتی نواندنی و هاوێنایەک بە دوور لە دروشم و هونەرمەندانە دژوار نییە؟ من بە بڕای من مەسەلە لەسەر دژواربوون نییە لەسەر ئەوەیە لەسەر پێویستی خەباتە مەسەلەن ئەدەبیاتی کرێکاری بەڵێ دژ بە پایەکانی کۆمەڵگەی بۆژوازی دەوەستێتەوە خەباتەکە وەک چۆن چینی کرێکار و بیر و باوەڕی کرێکارانە مەبەستم لە کرێکاری شۆڕژێ ڕێیا کرێکارانی کۆمەنیستە یا کرێکارانی سوسیالیستە دژ بە پایەکانی کۆمەڵگەی بۆژوازی دەوەستێتەوە بۆ کرێکاریی وشار مەسەب شتێکی قبولکراو نییە و ئامادەش نییە بچێتە ژێرباری بۆ کرێکارێکی سوسیالیست دەڵم نەک کرێکارێکی متەوەهم بۆ کرێکاریی سوسیالیست ئامادە نییە دانیشە دیفاع لە مالیشەتی خصوصی بکات لە مڵکایەتی تایبەتی بکات
دیفاع لە مثلا نیشتیمان بکە نیشتیمان بوو ئەو هەموو جیهان هەموو سەرزەوی نیشتیمانی ئەوە بووە مثلا کاتێک دین لە باسی ململانی زۆر گرنگە ململانی چینایەتی محور و تەوەرەی سەرەکی هەموو ئیشەکانە کە دین لە ململانی ئەوە چۆن دووربینێک لە دووربینێکەوە تەماشای لە پەنجەرەیەکەوە لە دووربینێکەوە تەماشای جێگایەک دەکەی ئەو ئێمە دەبێت لە دووربینی ململانی چینایەتیەوە بەرهەمەکانمان دقەکانمان وێنە هونەریەکانمان بکەیت تۆ نمونەیەک بۆ دێنمەوە پونجی خوارمۆجی دەریای کرێکار دژی سەرمایە ئەوڵی ئایا سوور بە خوێنمان شەقامی شاران شەقی بتقەڵای سەرمایەدارە زنجیری کۆنی هەزاران ساڵە دەبسرێ و جادو حکمی بەتەقاڵە کرێکارم هاتوومە مەیدان باش ئەمە خۆمە تقریبا بەشێکی شیعارات و دروشمە ئەم شعرەی هاوڕە ڕێبوار بەڵام لەگەڵەوەش جێکەوتەیە پێویستیەکی قۆناغی مێژووی تایبەت ئەمە هەودە دەرەوە ئەمە بۆتە وێتی سەرزاری کرێکاری وشیار ئێمە دین ئەلێرەوە ئەم ئەدەبی کە ئێمە باسی ئەەکەین ئەم ئەدەبی ململانەیە لەبەر ئەوە ئەگەر تۆ درشتیش بەکاربێنی ئەگەر تۆ دش بە پایەکان بۆسیتەوە سیاسیشی بکەیت و چۆن بەرخوردی لەگەڵا دەکەیت شتێکی دژوار نیە بەڵکو شتێکی تا ئاستێکەوە پێویستی بە باڵای هونەری تۆ هەیە ئەو نووسەرەی کە ئاستی هونەری چەند بەرزە ئەو هونەر چەند ئەو نووسەرە چۆن دەتوانێت هونەرمەندانە بەرخورد لەگەڵ شەدا بکە هونەرمەندانە دروشمەکان بێنێ هونەرمەندانە بابەتە سیاسیەکان بێنێ و ڕۆحی بەبەردا بکات و خەیاڵێکی جوانی بەبەردا بکات و بە زمانێکی پارا و جوانەوە پێشکەشی کۆمەڵی بکات. بەڵێ زۆر سپاس کاک مەشغەڵ داواکاریەکم هەبوو ئەگەر بۆتان بکرێ بەڕێستان بژگەر لەوەی نووسەرێکی بەتوانە و شێلگەری بواری ئەدەبیاتی کرێکارین شاعرێکی بەتواناشن دەکرێت لەم بەشەی بەرنامەکەماندا یەکێک لە شارەکانی خۆتان بۆ بینەرانمان بخوێنەوە و بشفەرمون تا ئێستا چەند بەرهەمتان بە چاپ گەیاندووە؟ تا ئێستا نزیکەی 27 کتێبم بە چاپ گەیاندووە بە نامیلکە و کتێبەوە تیا هەیە نامیلکەی بچکۆلانش و تیاش کتێبی گەورەیە بەڵام نزیکەی توانم بڵێم لە بینی 27 دانەیە لە شعر و لە وەرجێڕان و لە ڕخنەی ئەدەبی و ئیتر بابەتی جۆرا و جۆری لەو بابەتە 8 کۆشعرم تا ئێستا بڵاو کردوتەوە و لەسەر داوای ئەوی خوێندنەوەی شعرەکەش بە چاوان من شعرێکم لایە شعرێکم نووسیوە بە ناوی قوڵبدانی خەمەکان قوڵبدانی خەمەکان شعرێکە بۆ یەکی ئەیار نووسیومە من زۆر شعر بۆ یەکی نووسیوە بەڵام یەکێکە لەوانەی کە لەم دوایانە نووسیمە پێم خۆش ئەگەر لەسەر داوای خۆشتان و بە ئیجازەی ئێوەش بۆ جۆگران و بینەرانی ئێوە بخوێنمەوە. زۆر خۆشحاڵە ببین بفەرموون. قوڵبدانی خەمەکان ماوەی چەند ڕۆژە بەدڵ دەمەوێت دەستی هاوسەرم لە نێو دەستما بێ بە جووتە وەکو دوو خۆشەویستی عەوداڵی یەکتر پیاسەیەک بکەین بەسەر شەقام و جادەی ئەم شارە و پێی بێژم گوڵم تۆ تەنها خۆری سەمای ئەم ژینەی بەدڵ دەمەوێت چەند وشەی ڕەنجین هەروەکو سۆز و ئەویدمان بچرپێنە گوێی بڵێم ئازیزم تۆ مایەی خۆشی و سەرچاوەی وزە و ئاگری جەستەی خۆخۆری و چینەی ماوەی چەندێکە گیرفان فرسەتی لێ نەهێناوم تۆزێ گەرم بێ و بەکانی دڵخۆم بچم بووی بکڕم گوڵێکی پەمبا وەک لێوی گەنجی لە نێو قوڵایی دەریای ژیانە کات بڕەخسێنم ببم بە سۆزی گۆرانی جوانی و ببم بە تاوگەی ئەو کامەرانی بیر دەباتەوە مانگوێتی لەش و تاڵانکردنی ماف و دەستڕەنجی گوڵم لە کاریش ئەو کاتەی پشتم خەریکە دەشکێ و ئارەقەی چاوم نرکەی ماندووبوون جەستەم دەشێلن یادەوەری تۆ وشەی سەرزار و بزەی لێوانت دەبنە ماشێنێک تووڕەیی و خەم و تەنیایی و هەستم وەک هەویری نان جوان جوان دەشێلن دەدوت خۆشەویست ئەگەر کار نەکەین ژیان دژوارە گەلێ بە زەحمەت دەڕوا بەڕێوە ئێواران وەختێکە دەهاتمەوەش شەشنی ماخۆلان خولت دەدام و دانە دەنیشتی و لە بەرانبەرما دەمای بە پێوە من دەبیست شعر بکەم بە هەور و تۆ لە سێبەر یابوونی چاو لێکنێی پشوو یەک بدەی بە ڕۆحی ماندووت تا ژیان بکەین بە باخچەی ڕەنجین چەند جار دەمانوت من و تۆ پێکڕا ئەو سەرفرازین بە باڵای عەشق و ژیانە تەنجین ئێمە هەردووکمان لەم سەر ڕێگایە ڕێگای ژیان و ڕێگای کارکردن بووینە بە پەیکەری کار و خەم و ڕەنجی شان بووینە بە دەنجی ئاوازی تار و گۆرانی سووری ڕێگای تێکۆشان
ئالەم ئەیارە ئازیزم گوڵم باوەشی عشقت بۆ دەکەمەوە و سرودی خەبات دەخەمە سەرزار ئالەم ئەیارە دەبمە نەسیمی فێنچی بەیانی و دەبمە کانیاوی وەرەی پۆڵاین لە بۆ ڕزگاری چینی کرێکار. دەنگتان نەلەرزێ دەست و شەوتان خۆش بێت تەپان هەم بۆ خۆشمان و دڵنیایشم بینەرانیش زۆر ئەم شارەیان پێخۆش ئەبێت پێخۆش بوو ئێمەش دەستان خۆش بێ کاک مەشخەڵ بە بگەڕینەوە سەر پرسیارەکانمان. هونەر و ئەدەبیاتی کرێکاری بەوە تۆمەتبار دەکرێت کە ئەدەبیاتێکی سیاسیە مەبەست لەم قسەیە چی ئایا ئەدەبیاتێکی ناسیاسی بوونی هەیە؟ پەیوەندی نێوان کاری سیاسی و هونەرمەند و نووسەربوون پەیوەندیەکی ئاساییە واتە کەسێک دەتوانێت هەم ئەندامی حەزبێکی دیاریکراو بێت و لە هەمان حاڵیشدا شاعرێکی سەرکەوتوو؟ بەڵێ پەیوەندی نێوان ئەدەب و سیاست پەیوەندیشی لە مێژینەیە مێژوویەک لە پشت ئەم پەیوەندیەوە مەوجودە لەوەتەی شاعر هەیە و کۆمەڵگەم بەرقەرار بووە و دووچین هەیە و ستەم و چەسانەوە هەیە شاعریش بە شێوازی جۆرا و جۆر لەم گۆشە و لە گۆشە گزارشی لەو وەزعی خۆی کردووە لەبەرەوە ئەدەبی ناسیاسی بوونی نییە هیچ ئەدەبێک نییە ناسیاسی بێ ئەوە زۆرناژەنان و ئەوە قسەکەرانی لیبرالیزمی نوێ و بۆژوازین کە دەڵێن ئەدەب نابێ مداخلەی سیاست بکە یا ئەدەب تۆزێک لە سیاست دوورکەوێتەوە هەرچەندە ئێستاش باشکرا ناوێرە نە قسەیە بکەن چکە دەزانن ئەم پەیوەندی هێندە تونند و تۆڵە پەیوەندی نێوان سیاست و ئەدەب کە ناکرێ حاشا لەم پەیوەندی بکرێت بۆیە ناچارن دەڵێن با لە کۆمەڵێک مەسائیل و کۆمەڵێک دەستەواژە و مەقولات دوور بکەوێتەوە بۆ ئەوەی مەسائیلی فکری تێدا بێت ئەو نیولیبرالیزم زۆر بە جوانی وا دەڵێ بۆی مەسائیلی فکری تێدا بێت واتە کە دەڵێن لە هەندێک مەقولات و مەفاهیم دوورکەوێتەوە کاتێک کە باسی سۆشیالیزم بکەی دەڵێن ئەو دقا فکری تێدا نییە کاتێک باسی چینی کرێکار بکەڵێن کاتی بەسەر چووە کاتێک یانی کۆمەڵێک شت بۆ دەهێنەوە کە بۆی تۆ دەمبەستکەن نەهێڵن وەکو ئەدەبیات وەکو ئەدیبێکی کرێکار وەکو ئەدیبێکی وەکو بڵێ نووسەرێکی کرێکاری ناڕازی ڕاز و قسەی خۆت بکەیت نا دەبێت زۆر بە ڕاشکاوانە بۆ ڕەخنەگرانی مارکسیستی بۆ نووسەران و ئەدیبانی چینی کرێکار پەیوەندی نێوان ئەدەب و سیاست پەیوەندیشی تونند و تۆڵە و هیچ ئەدەبێک نییە لە غیرە سیاسی بێت هەموو ئەدەبێک سیاسی خۆی هەیە بەڵام پەیوەستە بکام سیاستەوە ئەوش ئینەکە نووسەرێک دەتواندرێ ئەندامی حزبێکی سیاسی بێت و شاعریشی داهێنەریش بێت لە مێژوشدا زۆربەی زۆری گەلێک لە نووسەرانمان بینیوە پابلۆ نوێنۆدامان بینیوە ئەندامی حزبی کۆمونیست بوو شاعریشی باش بوو نازم حکمتمان بینی ئەندامی حزبی شوعی بوو شاعریشی باش بوو لە چەندین پێشمەرگە و ئەندامانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانی باسی مێژووی 40 ساڵ بە ئێستاکەم هەمووی نووسەر و شاعری چاک بوون و هەموویش ئین بوونەوە ئێستاش نووسەر و شاعیرمان هەیە ئەندامی حزبێکی سیاسیە چالاک کارەکات و چالاکە و خەریکی برودان و ڕێخستنی شینی کرێکار و خەریکی کار و خەبات و تێکۆشانە و شعری جوانی شەنووسێت و نووسینی جوانی شەنووسێت چوریشی جوان نووسێت لەبەرەوە نابێت ئەوە بخینە ڕێگر یا بخینە لەمپەرێک لەبەردەم نووسەرێک مادام تۆ شعر نووسی نابێت سیاسی بیت بە پێچوانەوە ئەمە لێسەنەوەی مافە ئەمە لێسەنەوەی ئەرشێکە لە ئەرکەکانی نووسەر بۆی هەیە شاعیر بێت بۆشی هەیە سیاسی بێت لە هەما کاتە وەکە سیاسیەکیش بۆی هەیە سیاسی بێت و ئەشتوانی شاعر نووسێت لە هەما کاتە لەبەرەوە ئێمە دەبێت ئەم پروپاگەندانی بۆژوازی ڕەتکەینەوە و زۆر بەڕاشکاوانە ڕەتیکەینەوە بڵێن تۆ چۆن دەتوانیت تعبیر گزارش لە مەلملانی نێوان کار و سەرمایە بکەیت و ئیتر لە پاڵ ئەمەشەوە چ کارێک دەکەی دەستت خۆش بێ کرێکاران ڕێک دەخەی 1000 جار دەستت خۆش بێ شۆڕش بەرپا دەکەی 1000 جار دەستت خۆش بێ دش بە بۆژوازیت و ستەمی چەسانەوەی 1000 جار دەستت خۆش بێ دش بە سەرمایه‌داری دەستت خۆش بێ ئێمە دەبێت ئەمە بکەین نابێ بڵین ناکاکە گیان تۆ شاعر نووسی باز لە خەیاڵ دەکەی آخر سیاست و خەیاڵ و کلاشینکۆف و تفەنگ و خەیاڵ زۆریان فەرقە نەخێر بە بڕوای من چۆن کرێکارێک کە سپانەکەی بەدەستەوە هەیە و ئالەتەکەی بەدەستەوە هەیە و خەریکی ماشێنەکەیەتی و کارەکات و ڕەنجەدات بەشێکە لە ژیانی بە بڕوای من لە دەورانی ڕۆژگارێک ڕەنگە چەک بێتە بەشێک لە ژیانی مرۆڤەکان و شاعیرەکانیش لەبەرەوە هیچ ئەمە هیچ باشتێکی نادروست دەزانم و من ئەوە بە دروست دەزانم کە لە هەر جێگایەک هەر مرۆڤێک دەتوانێت بنووسێت گزارش لە ڕوانگەی کرێکارێکی سۆشیالیست و گزارشتی ئەدەبی هونەری خۆی بکات و لە هەمان کاتە چ کارێکی سیاسیش دەکات
بۆ ڕێخستنی چینێکرە کار و بۆ بنیادنی سۆشیالیزم جێگەی دەستخۆشی و ستایشە. زۆر سپاس. کاک مەشغەڵ پێم خۆشە ڕاشتان سەبارەت بە هونەر و ئەدەبیاتی بە دەروەست بزانم. بەڵێ ئەدەبیاتی بە دەروەست من ئەم شەیە تۆزێک بۆ من جێگەی ئینە سەرنجە ڕاستیەکەی من ئەوای لێ تێگەیشتم کە بەس لە دەربەست زیاتر ملتەزم بێت یا بە دەربەست یا ملتەزم بێت ئەم شێ وشێکی تۆزێک لاستیکی مەتاتیە وەکو ڕادیکال وەکو شۆڕژێرانە ئێستا مەسەن هێزێکی ئیسلامی بکرا کە لەو پڕی کۆنەپەرستیایە بەخۆی شۆڕژێر بخۆی ڕادیکال بەخۆی ئەڵێ من کەسێکی وە دەربەستم من وام مەسەن ئێمە ناکرێن بکەین کە داڵێن وە دەربەست دەبێ بڵێن دەوستی چینایەتی دەبێت تەشخیصی بکەین بۆی شوناسی وشەکە جای بکەینەوە لەگەڵ هەمان ئەو وشانەی کەوا چین و تەبەقەکان یا بڵێن تەبەقاتی تر بەکاری دەهێنێ ئێمە کەڵێن ڕادیکال وشەیەکی ڕادیکال بۆ ئێمە معلومە بەڵام لە هەمان کاتشێ هێزە کۆنەخوازەکانی کۆمەڵگەشت بخوایان بڵێن ڕادیکال ئێمە ئەڵێن ئێمە شۆڕژێڕین هێزە ئەفرادەکانی هێزە کۆنەپەرست و کۆنەخوازەکانیش دەڵێن ئێمە شۆڕژێڕین لەبەرەوە ئەم شۆڕژێڕبوونە شوناسی ئێمە نییە ئەم ڕادیکال بوونە شوناسی ئێمە نیە وە دەربوون شوناسی ئێمە نیە وە دەربەست بوون بەڵکو ئەوەی کە شوناسی ئێمەیە بین بڵێن وە دەرزبوونی چینایەتی شۆڕژێڕ بە بڵێ شۆڕژێڕێکی بواری خەباتی ململانی نێوان کار و سەرمایە کەڵێن ڕادیکال دێ بڵێن کرێکاکی ڕادیکالی سۆشیالیست دەبێت بۆ شکڵا شوناسەکەی بە تحدید بکەین بۆ ئێمە کە باس لەوە دەکەین بۆی بزانین بەبەستمان بەرژەوەندی چینێکی دیاری کراوە لە بەرامبەر چینێکی تردا من ئەوها لەو وشەیە حاڵی بووم و تێدەگەم و ئەمەش لێکدانوی منە بۆی و من بۆ خۆشم ناسمە پای ئەوەی کە هەر کاتێک مەسەن هەر وشەیەک لەلایەن ئەدیبان و نووسەرانی غێرە کرێکاریەوە بەکار بێنرێ ئێتر من بێمە وشەیە وەربگرم و لەناو ئەدەبیاتی کرێکاریە تەوزیف بکەم بڵێم ئەم وشەیە وشەیەکی دروستە و من لێرە بەکاری دێنم زۆر وشە هەیە بۆ چینی کرێکار و بۆ خەبات و ئەدەب و هونەری کرێکاری ڕەنگە جێنەکەی و دروست نەبێت بۆیە ئەو تەنها دەبێت سوود لەو وشەوە مەقولات و مەفاهیمانە وەربگرین کە بۆ چینی کرێکار و خەباتی چینی کرێکار زەرورن نەک ئەوەی کە دەبێتەوە هۆی سەر لێ شێواوی کرێکاران لە تێگەیشتن لە بارودۆخی خۆیان. بەڵێ زۆر سپاس کاک مەشغەڵ پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان لە کۆتاییدا بە پێویستی ئەزان ئاماژە بە شتێک پێن کە لە تولی بەرنامەکە ئاماژە پێ نەدراوە بفەرمونون. من زۆر سپاسی ئێوە دەکەم سپاسی بەڕێستان دەکەم سپاسی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەکەم بەڕاستی ئەم بەسەرکردنەوەانە زۆر گرنگن ئەم بەسەرکردنەوەانە بایخن ئێستا دەبێ ئێمە بزانین کە نووسەران و ئەدیبانی کرێکار ڕخنەگرانی مارکسیستی بەڕاستی هەموو بایکۆتێکی لەسەرا یا بە هەموو شێوەیەک ناهێڵن دەنگ هەڵبڕێ بە هەموو شێوەیەک تا کراوە میدیاکانیان بڕوە داخستون تا کراوە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکانیان بڕوە داخستون مەگەر بە چاوقاینی خۆمان و بە زۆر کارمان کردبێت ئەو لا لێکردنەوەی ئێوە جێگەی ستایش و دەستخۆشیە سپاس بۆ ئێوە هیوای بەردەوام بووتان بۆ دەخوازم هەست کەوتوب زۆر سپاس جارێکی تر کە بەشدار بوون لە بەرنامەیە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە چاکو ئێستا بۆ لە بەرنامەی دیدار بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدار و ڕاوێکی دیکە ماڵەوە.